بەشێک لە ژیانی تایبەتی کاک شێرکۆ بێکەس لە نامەکانیەتی کاک شێرکۆ هەز بە تەنها شاعیرێک نەبوو بەڵکو لە ئەدەبیاتی نامەشا کاک شێرکۆ زمانێکی ئەدەبی بەرزی هەبوو زمانێکی ئەدەبی جوانی هەبوو ئێمە ئەمڕۆ لە کورسانیوە لە ساڵۆنی کورسانیەوە گفتوگۆمان تەنها لەسەر کتێبی نامەکانی کاک شێرکۆ نەکرد کە بەشی یەکەمی بڵاو بۆتەوە من ئامادەم کردووە و ساغم کردوێتەوە بەشی دووەمیشی ئامادەسازی بۆەکەم خەزڵەتی نامەکانی شێرکۆ وەکو لێرەش ئێستا بازەکرێ زیاتر نامەکانی ئەچنە نووسینێکی زۆر تایبەتی ئەدەبیەوانێ هەموو شتەکانی خۆی لە شێوەیەکی تایبەتدا ئاڕێژێ جا چ بەنامەی درێژ بەیان چ بەنامەی کورد بێت چ بۆ هاوڕەکانی بێ بۆ سیاسیەکان بێ بۆ نووسەران بێ بۆ ڕۆژنامە بۆ هەموو شوێنە ئەوە ئینێکی تایبەتمەندیەکی خۆی هەیە کە ڕەنگە وەک لە شوێنەکانی دیکەی دنیاشا کە هەن بۆ ئەو نووسەرە گەورانەی کە نامەکانیان بۆ هاوڕێکان و بۆ خەڵکی دیکە نووسیەوە بڵاو دەکرێتەوە کەسانی وەکو شێرکۆ لە بەروی ناسنامەی نەتەوەین دەبێ بناسرێنێن بە دەرەوەی کوردیش بۆنەوەی داهاتوو بۆ شوێنانی دیکەش بۆیە قسەکردن و بڵاوکردنەوە و ڕەهەندە تایبەتی و نهێنیەکانی شێرکۆ گرنگە بەڕاستی میوان بۆ نمونە ئەمین زەکی و پیرەمێردی نەمرە خوێنمەوە ئەبینم ڕەنگە لە زروف کاک حەمە باقیە نووسراون هەم لە شار وەروە لەسەر ئامادەکاریەکانی بۆ بەشی دووەمی کتێبەکەی لەبین یەکتریا شەڕەکەنەوەڵە منە ڕۆم و ئەویش من ئەڵە منە ڕۆمی چەنە کات بەڵە ببوور مانگی پێنج پار بڵاو بۆتەوە کۆمەڵە کەسایەتی تریش هەم کەسایەتی سیاسی هەم کەسایەتی ڕۆشنبیری بەڵام لە نام ئەویش ئەوەی کێشەی بەڕاستی بە عام کێشەی ڕۆشنبیری هەم لە زانکۆی سلێمانی کۆمەڵک خەڵکی زۆر باش قسەی لە شێرکۆ تکاو لە یەکەمیتر واز بێنەوە نە شێعرمان نووسە بۆ ئەم پێشمەرگە و بۆ ئەو پیتر بار حاڵەوە ئەو لە بەشی یەکەما بوو لە بەشی دووەمە تۆزەیتری ئەمە سەری کە چیم کردووە و چۆن ئیشم لە بەشی دووەما کردەوە جیاوازی نێوان بەشی یەکەم و بەشی دووەم چیەوە ئێستا بەشی دووهەم لە تەواو